کوردستان دوه بریو چون الاستودیوی ما میوانداریا دکتر مسنا امین اندام سرکرداتیا یگرتو اسلامیا کوردستان ما کری ام وی پرسه دگل دکتوری بهورا ام نقاش بکن. بله دکتر ام کاتت باش بخیر بیت وکو دیار الاستادا هر پنج لعنه سرکیه که هرمی کردستان لکابونوی پنج قولی دام با اوی بگن رکوتنیک برای ایوا آسویک هی که رکوتن بکرد لسر پرسی سروکاتی هرم سرتا زور سپاس بوم در فتا پاشان حزکم لبروفايلك جوا راس بكم ومن دكتور شميل فلسفه اسلاميه وكوبلين كابرا بتزويرنا يا خوينا دكتور بالنسبه اسوي بيركوتني بينش حزبك بيغمان هیچ دروازەیەک نییە بۆ هێزە سیاسیەکانی کوردستان تەنها مەسلەی ڕێکەوتن و سازان نەبێ مەسئلەی ترازان ئەوەی کە لە مانشێتی هەندێک لە تەلەڤیزیۆنەکان بەداخەوە ئەنووسێ و لە هەندێک لە ناوەندە سیاسیەکانیش بانگەشەی بۆ کرێ وەکو دەستکەوت ئەوە بێگومان خەتی سووری نیشتیمانی و نەتەوەیی کوردەوە بە هیچ شێوەیەک گەری کوردستان و شەقامی کوردستان ڕازی نییە جارێکی تر هەرێمی ئێمە ببێتەوە بە دوو هەرێم و دوو سەنگەر و دوو دەڤەر ئێمە یەکێ لە دەستکەوتە سیاسیەکانی هەموو حیزبەکانی کوردستان و پرۆسەی سیاسی ڕەنگە ئەوە بێ کە ئێمە ئەندازەیەک نزیک بووینەتەوە لەوەی کە ئەزمونێکی سیاسی یەکگرتو دروست بکەین لانی کەم ئەو چەترەی کە دایپۆشیوە لەسەرەوە ئەزمونێکی سیاسی هەرێمێکی یەکگرتووە کە چاوی بڕیوەتەوەی کە ببێ بە دەوڵەتێکی سەربەخۆ ئێستا جارێکی تر گەڕانەوە بۆ دواوە گەڕانەوە بۆ ناوچەگەرێتی گەڕانەوە بۆ ترازان هیچ معنایەکی نییە و هیچ مبەڕێکی نییە و بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین شتیوا قبول بکەین من قەنەعەتم وایە هێزە سیاسیەکانی کوردستان لە دەرەنجامە هەر ئەگەنە ئەو ڕێکەوتنێک کە پێویستە بگەن و من لەگەڵ ئەوەشم کە هەموو تواناکانی چاکسازی بخرێنەگەڕ هەموو فشارەکان لەسەر حیزبی یەکەمی کوردستان کە پارتی دیموکراتە ممارەسە بکرێ بۆ ئەوەی کە هەموو ئەو توانای مرونەت و لوتف و مەسەلەن مەرحەمەتە تەنازولە هەرچی ناو ئەنێ بینوێنێ بۆ خەڵکی کوردستان شەقامی کوردستان ڕازی بکە و خۆی لەژێر ئەم بەرپرسیارەتە تاریخی و ئەخلاقی بێنێتە دەرەوە کە کوردستان تووشی قەیرانێک نەکا و سەرۆکی هەرێمیش ئەوەندەی تر عیبدار نەکەن و ڕێکەون لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەوەی پێویستە بۆ ئەم قۆناغی گەلی کوردستان ئەنجامی بن ئەوان بەڕاستی بەرپرسیارن لە هەموو ئەم قەیرانانەی کە ئێستا لە کوردستانە هەیە بیمافیها قەیرانی ئەم ساتەوەختەی ئەخیریش کە پەرلەمان شکۆی شکێنراوە بەڕاستی کۆمەڵێک ڕێکەوتن لە دەرەوەی پەرلەمان ئەکرێ بکرێ بە هاوکار بۆ پەرلەمان بەڵام ناکرێ بکرێ بە بەدیلی بڕیاردان و بەدیلی ئەو مەرجعیەتە سیاسی کە لە هەرێم هەیە ئەمە هەمووی لە ئەستۆی ئەوانە ئەوان زۆر بە درەنگی پرۆژەیەکیان هێنا پرۆژەکەشیان بریتە لە کۆمەڵی مانشێت کە ئەکرێ گفتوگۆی لەسەر بکرێ بەڵام ناکرێ ناوی بنرێ پرۆژە چونکە چارەسەری گرفتەکانی تیانە ئەبێت تۆ بزانی بەرامبەرەکە داوای چیەکە لەناو پرۆژەکەی خۆت وەڵامی ئەوە بیتەوە من قەنەعەتم وایە بەشێک لەو پرۆژەی کە برادرانی پارتی هێناوێنە قەیرانی گەورە بۆ سیستەمی سیاسی کوردستان دروستەکە بە تایبەتیەوەی کە تایبەتە بە مەسەلەی دروستکردنی ئەنجومەنێکی سیاسی لە سەرۆکی حیزبەکان و نازانم خەریکە سەرۆکی هۆزەکانیشی تێ بخرێ و سەرۆکی پێگاتەکان و کەمینەکان و ئاینەکان و ئەمە شێواندنی سیستەمی سیاسی کوردستانە و هیچ معنایەکی نییە و چارەسەر نییە بەڵکو قەیرانێکی تران وتووە پرۆژەکەتان کە بەم شێوەیە باز دەکەی پێتان وتون کە پرۆژەکەتان خراپە ببوورە من گوێم لە بەڕێز نەبوو بەڵێ بە پارتیتان وتووە کە تێبینیتان بەم شێوەیە لەسەر پرۆژەکەیان هەیە کە پرۆژەیەکی خراپە بە دڵنیاییەوە ئێمە ئەو پرۆژەیەمان بە تایبەتی لەگەڵ برادرانی پارتی باز نەکردووە بەڵام تێبینیەکانی خۆمان لەو ئەنجومەنانە وتووە و ئەمەش مەسئلەیە کە پێویستی بە ئەوە نییە کە ئێمە زۆر لەسەری بوەستین پێم وایە هەموو خەڵکی کوردستان زانێت کە یەکێ لە قەیرانە گەورەکانی کوردستان نەبوونی سیستمە و نەبوونی ڕێزگرتنە لە مەرجعیەتە سیاسیەکانی کوردستان کە گرنگترینیان و سەروترینیشیان بریتە لە پەرلەمان دروستکردنی بنمونە ئەو پرۆژەی برادرانی پارتی باس لەواکە سەرۆکی هەرێم کۆمەڵی سەرۆک حیزب ڕاست پێرە لەگەڵ کۆمەڵی وەزیری پەیوەندیدار بۆ ئەوەی کە پرسە چاکسازیەکان بگرنە ئەستۆ باشە چەند ساڵە جارێم چاکسازیانە بۆ نەکراون دووهم
سەرۆکی حزب چ پەیوەندیەکەیە بە چاکسازیەوە ئەی لیژنەکانی پەرلەمان کە هەموو لیژنەی پسپۆڕن و خەڵکی هەڵبژێراون خاوەنی شەرعیەتن بۆچی ئەمانە ناکەن دوایەوە وەزیر خۆی بەرپرسیارە لە گەندەڵی وەزیر چۆنە بێ بڕوا لە لیژنەی چاکسازیە بەشدار بێ ئەمە کۆمەڵشتن بەڕاستی تێبینی جەوهری لەوەی کە پرۆژەکەی پارتی وەکو بڵێ ئێوێ خۆ بدزێتەوە لە پرسی چاکسازی من قەناعەتم وایە هەموو هێزە سیاسیەکان ئەرکی ئەخلاقیان هەیە فشار بخەنە سەر برادرانی پارتی بۆ ئەوەی کە لەم منطقە بێنە دەرەوە تەفعیلی پەرلەمان بکەن وەکو مەرجعیەتێکی سیاسی و تەنها لەناو پەرلەمانە و من لێرە شۆ داواکەم لە هەموو سەرکردەی حیزبە سیاسیەکان ئەوەنەی تر بێڕێزی نەکرێت لە وڵاتە بە مەرجعیەتی سیاسی خەڵک بەڵکو هەمویان یاخود واز لە سەرۆکی حیزب بێنن یان بێن لە پەرلەمان ببنە ئەندام بۆ ئەوەی ئێمە هەموو ڕۆژە نەڵێن سەرۆکی حیزبەکان کەی کۆبنەوە ئەگەر لە پەرلەمان بوونایە هەموو ڕۆژێک کۆبوونەوە و ئەو کاتەیان توانی بڕیاریش بدەن کات نەما ینی بۆچی پێشتر ئەم فشارە ناکرێ ینی ئێستا ئەم فشارە بکرێ و نەکرێ چیان دەست دەکەوێت ئەم فشارە ئەبێ بکرێ لەبەرەوەی ئەرکە لەبەرەوەی چاوەڕوانی خەڵکە لەبەرەوەی کە ئومێدی خەڵک بەسراوەتەوە بەوەی کە ئەم وڵاتە یاخود بەرەو لێکترازان و بەرەو داڕمان ئەڕوا یاخود بەرەو چاکسازی و ئیسلاح و یەکگرتنەوە ئەڕوا وا نازانم ئەو خلافانەی کە هەیە لە بینی حیزبە سیاسیەکان و داخوازیەکانیان لە پارتی داخوازێکی جەوهری بن بە نمونەیەکێک لەوانەی کە هەرە گرنگترین مەسئلەیە بۆ برادرانی پارتی بریتێ لە مانەوەی کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم من قەناعەتم وانییە ئەمە خەتی سوور بێ لە هیچ حیزبێکی سیاسی هەرێمی کوردستان بەڵام لە مقابلە چی بۆ ئەم حیزبانە چی بۆ ئەم گەل و نیشتیمانە چی بۆ ئەم چاکسازیە ئەوەی کە ئەوان بەلایەنەوە زۆر گرنگە مەفروضە ئەمەیە جەختی لەسەر بکەن سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێرە یاخود لە ناو کۆمەلگای کوردستانە هەڵبژێرێ من قەناعەتم وایە برایانی پارتیە بێ لەوە تێبگەن ئەگەر بێت و کاک مەسعود بخەنە ئەو مەیدانەوە و جارێکی تر بیبنەوە بەردەم هاوڵاتیان بە تایبەت لە دوای ئەم قەیرانە گەورەیە قەناعەتم وانێ بە هیچ شێوەیەک دەنگی زۆری نەبێنێ ئەگەر بێت و حیزبەکانی تر دەنگی لە دژ بدەن لەبەرەوە ئەمە مەسەلەیەک نییە حەقە برادەرانی پارتیەوە لەسەری بۆستن پێویستە تێیپەڕێنن مسۆگەرتر ئەوەیە کە لە ناو پەرلەمانە هەڵبژێرێت چونکە لە ناو پەرلەمانە ئەو ئەندامانەی پەرلەمان هەموویان یا قیادین یان نزیکن لە قیادەی حیزبە سیاسیەکانەوە بە تەوافقێکی نێوان حیزبە سیاسیەکان ئەکرێ هەر کەسێک لەم هەرێما ببێتە سەرۆک بەڵام بەڕاستی بە دەنگدانی ناو خەڵک مەگەر تەزویر بکرێگینا هیچ مسۆگەریەکی نییە نەبۆ کاک مەسعود و نەبۆ غەیری کاک مەسعود بەڵێ کاک مستەنا بۆچی ینی ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمان بووم بە دوو بەشەوە لە کاتێکدا ئێوە پرۆژەتان هەبوو و هەروە ئیمزاتان لەسەر ئەو پرۆژەیە کردبوو کە ئەو پرۆژەیە پێشکەش بکرێ وهروە ینی مناقشە بکرێتن ینی پێتان وایە یاخود یەکگرتوو دەیەوێت نەشیش بسووتێ نەکەباب نەخێر بەڕاستی ئەوەی کە وای لە ئێمە کرد بە دەرەجەی یەکام ڕێکەوتنی ئەو حیزبە سیاسیانە بۆ پێنج حیزبە بوو لەسەر دواخستنی دانیشتنی پەرلەمان نەئەبوو ئەو برایانەی تری گۆڕان و یەکێتی و کۆمەڵی ئیسلامی نەئەبوو ئەم فشارە بێنە سەر یەکگرتوو ئەبوو یەکریزی ئەم چوار حیزبە بپارێزن بەوەی کە هەتا ئاخر نەفەس ئەم چوار حیزبە پێکەوە بێڵنەوە بەس ئەوان ئێمەیان ناچار کرد ئێمە ئەو نوێنەرەی ئێمە کە ئیمزای کردووە لەوێ نوێنەری شەرعی ئێمەیەوە ئێمە متمانەمان پێداوە کە لەوێ ئیمزاکە لە جیاتی ئێمە و فراکسیۆنەکەشمان ئیمزاکە ئێمە ناتوانین شەو ئیمزای بکەین کە دانیشتەکە دوا بخرێ بەیانیش بچین دانیشتەکە جێبەجێ بکەین بەڵام ڕێگەشمان نەدا مزایدەی سیاسیمان لەسەر بکرێ ژمارەیەک لە ئەندام پەرلەمانەکانی ئێمە وەکو سمبولی بەشداریمان لە هەمان پرۆسەی چاکسازی ئەو چوار حیزبە بەشداری کردووە لە پەرلەمان بەڵام ئەوەی کە ئەم هەڵەیە سیاسی کرد ئەو برادرانەی تر بوون کە سوور بوون لەسەرەوەی دانیشتنیە کە بڕیاری دواکەوتنی دراوە هەر بیکەن من قەناعەتم وایە لە ڕووی ئەوە کە شکۆی پەرلەمان پارێزراو بێ لە ڕووی ئەوە بڕیارەکان دەرەنجام پەرلەمان ئەبێ دانیشتنی خۆی دواخە یا دانیشتنی خۆی بهێڵێتەوە ئەمە مافێکی سەرۆکایەتی پەرلەمانە قەناعەتم وابوو ئەبوو سەرۆکایەتی پەرلەمان بەیانێکی دەرکردایە بیوتایە وەک ڕێزگرتن لە ئەو بڕیارەی کە شەو و هەموو حیزبە سیاسیەکان و ئەمریکا و بەریتانیا و نەتەوە یەکگرتوەکان داوانە ئێمە ئەم دوو ڕۆژە ئەم دانیشتنە دوا ئەخەین و لە دوای ئەوە چاوەڕوانی بڕیاری کۆتایین لە پەرلەمانەوە خاڵێکی تر بەڕاستی من نازانم سەرۆکی حیزبەکان هەتا کەی ئەم بێڕێزیەکەن بە سەرۆکی فراکسیۆنەکانی خۆیان لە پەرلەمان بۆچی سەرۆکی فراکسیۆنەکان لەو دانیشتنی گفتوگۆیە نەبوون کە پێویست بۆم بڕیاری تا بدرێت تاوەکو سبەینێ مەسەلەن نەڵێن ئێمە ئاگامان لەم بڕیارە نیە پێمان نەوتراوە قەزەیەکی تر بەڕاستی مەسەلەیەکی یەک دقیقە بۆچی یەکگرتوو سەرۆکی فراکسیۆنەکەی خۆی ببوورە من هەم ئەم ڕخنەیەم بۆ هەموو حیزبە سیاسیەکانە بەڵام سەرۆکی فراکسیۆنی ئێمە ئەو گرفتەی نییە بڵێ من لەوێ نەبووم کەواتە من خاوەنی بڕیار نیم کەواتە من بەگوێی ناکەم ئەوە من باسی ئەو حیزبانەکەم سەرۆک فراکسیۆنەکانیان وا ئەڵێن من لێرەوە ئەڵێم ئەبوایە ئەم نەریتە کۆتایی پێبەهاتایە و مەسئلەیەکی تر بەڕاستی مەسئلەیەکی ئەخلاقیە یعنی ئێمە بەر لەوەی سیاسی بێ بەر لەوەی هەموو شتێ بێ بازێک برادریش لێرە باسی پەیمان وشتیوایان کرد ئێمە نازانین شەو ڕئیسی حیزبەکان لە جیاتی حیزبەکانیان بە نوێنەرایەتێکی نێودەوڵەتی
ئیمزای پرۆژەیەکەکەن چۆن سبەینێ ئەبێ فراکسیۆنەکانیان بڵێن ئێمە هیچ پەیوەندێکمان بەم ڕێکەوتنەوە نیە و ئێمە ملزەم نین و ئێمە ئەوە نین کە من وازانم ئەم لەم قەیرانە و لەم ساتە وەختا ئەمە پێویست نەبوو وا بکرێ و ئەمە هەڵەیەک بووکرا و نەبوو وا بکرێ و ئەو یەک ریزەی کە تێکدرا ئەو کەسانە تێکیاندا کە سوور بوون لەسەرەوەی ئیمزای نوێنەرانی خۆیان لە بەرچاوی نوێنەرە نێودوڵەتیەکان هەڵەبوو ئیمزا کرد یاخۆن کۆبوونەوەکە هەڵەبوو من پێم وایە کۆبوونەوەکە لە ئەساسا هەڵە نەبوو بەڵکو ئێمە لە قەیرانێکی حەقیقیین و خەڵکێکەیە نمایشی سەربازیەکە خەڵکێکەیە سەنگەر تازاکاتەوە خەڵکێکەیە بێمنەتە لەوەی چەند ساڵام کوردستانەی بە چۆن بردووە بەڕێوە 10 ساڵی تریش ئاوابی بابڕێەوە هیچ باکێکیشی نییە و پێشی وایە کوردستان خێرێ و هیچ عیبێکی نییە بەڵام ئێمە پێمان وانە کوردستان هیچ عیبێکی نییە ئێمە پێمان وایە کوردستان هەموو جونگەکانی داڕزاون بە گەندەڵی بە نەبوونی سەروەری یاسا بە دوو ئیدارەیی بەم جۆرەشتانە و بە نەبوونی نە شەراکەت و نە شەفافیەت و ئەم دوو شینە نەبێ ئەم کوردستانە چاک نابێ بە هەرگیز شەفافیەت و شەراکەتی حەقیقی نێوان هێزە سیاسیەکان نەبێ قەدەم وڵاتە باش نابێ ئێمە پێمان وایە ئەم وڵاتە داڕزاوە چ ئەم دەڤەرە و چ ئەو دەڤەرەش بە گەندەڵی و بە نایاسایی و بە ئەم جۆرە حاڵەتە ناخوازراوە ئێمە نامانەوێت ئەمە دووبارە درێژە بکێشێ ئێمە زانین باش ئەوە دوو دەڤەریشمان جیا کردەوە برانی یەکێتی و برانی گۆڕان حەوەشت مانگ ئەم شاریان لەسەر پێک ڕاوەستان لەبەرەوەی کە نیانەتوانی دیاریکەن کێ ببێتە پارێزگاری ئەم سلێمانە نازام لێرەش دوای ئێمە ئەمەش دووبارە دابشکەینەوە بۆ دوو دەڤەری تر ئەمە نەریتێکی خراپەوە ئەمە چارەنووسێکی خوازراو نییە ئێمە نامانەوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان نە دیموکراسیەت تێکدەین نە ئیستیقرار و نە ئەو دەستکەوتە مەزنانەی کە گەلی کوردستان بەدەستێناوە و ئێمە لێ چوونەتە پێشەوە لێی نزیک بووینەتەوە من ناڵم دروست بووە من ئەڵێم هەتا ئێستش هەرێمی کوردستان دوو هەرێمە و سەرۆکی هەرێم هەتا ئێستش لە ناوچەی سلێمانی هێشتا سەرۆکی هەرێم نییە و ئەمە شتێکی نەخوازرا و غەڵەتە و ئەبێ چارەسەر بکرێ و ئەمەش بەوە چارەسەر دەکرێ برادرانی پارتی لەم عقلێتە واز لێ بێنن و بزان کە ئەگەر ئەوان خۆیان قایم بکەن لە هەولێر دووها کایتر ئەوان سەرۆکی هەرێمن و ئەوان سەرۆکی وەزیران و هەموو شەرعێتێکیان هەیە و کەس ناتوانێت گرفتیان بۆ دروستکە من دڵنیایەکەمەوە کە ئەمە خەونێکی خراپەوە بەو شێوەیە نییە و ئەم هێزە سیاسیانەی تر لێرە ئەتوانن شەرتی خۆیان لەسەر پارتی فەرزکەن بێ و نێوێ و ئەم قۆناغەی نەتەوەی ئێمە تەحملی ئەوە ناکە ئێمە پەنجە یەکتری بشکێنین و شەڕی ئیرادەی سیاسی لەگەڵ یەکتری بکەین باشە دکتۆر وا بڕیارە یەکشەمە ینی بەپێ بڕیاری کۆبوونەوەی پێنج قۆڵیەکە ئەنی یەکشەمە کۆبوونەوە دەکرێتن ئەگەر هاتوو پارتی هەر نەهاتە ژێربارەوە هەموو ئەندامەکانی یەکگرتوو بەشدار دەبن لەو کۆبوونەوەیە من ناتوانم ئێستا لە زیاتی هەموو ئەندامەکانی یەکگرتوو بڕیار بەم دەرەنجام ئێمە ئازانین ئەم کوردستانە دوو دەڤەرە ئەم کوردستانە دوو دنیای جیاوازە بەداخەوە تا ئێستش و ئێمە لێرە ئەتوانین بڵین وەزعێکی سیاسی هەیە لە وەزعێکی سیاسی تر هەیە ئەو دەنگدەران ئەو پەرلەمانتارانەی ئێمەش نوێنەری کۆمەڵی خەڵکن کە ئەو کۆمەڵە خەڵکە ڕێزی خۆیان هەیە لە ناو شەقامی کوردستان لە دەڤەری خۆیان لە ناو حیزبی ئێمەش ئێمە ناتوانین مسۆگەری ئەوە بکەین کە پێشوەخت نازانین ئەو بڕیارە چۆن ئەدرێ و نازانین ئەو ئەنجامە بەکوێ ئەگا عرب واتنی لكل حادث حديث بارەکەوتنەکە دروست ببێ پرۆژە و سازانەکە بکرێ ئەو کاتێ ئێمە بڕیاری خۆمانین کە لەگەڵ چ جۆرە هەڵوێستێکە بین باشە کاک مستەنا ڕای جەنابمێ وەکو چاودێرێکی سیاسی نەک وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ینی ئەو دابەشبوونەی دوێنێ یەکگرتوو کە بەشێکیان چوونە ژوورەوە بەشێکیان نەچوونە ژوورەوە هەروە لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش ینی ڕەخنەی بەردەوام هەندێک دەستخۆشیتان لێ دەکەن و هەروە هەندێکیش بەردەوام ڕەخنە لە یەکگرتوو دەگرن ینی ئەمە بە سەرکەوتن بۆ یەکگرتوو دەشکێتەوە یاخود زیانی پێدەگەێنێ لە زەویە کەلار بێ تۆ ناتوانانی ڕێک ڕاوەستی بەڵام من حەزەکەم یەک پەیامی پێش هەموو شتێک سیاسی و ئەخلاقی بەم برایانە بڵێم کە لە میدیای نوێ و لە سۆشیال میدیا و لەم جۆرە لاپەڕەکانی ئینتەرنێت و فەیسبوک و ئەمانە چالاکن کەمێک پێویستە لانی کەمی ئەخلاق لانی کەمی دەمپاکی و زمانپاکی لانی کەمی پێکەوە هێشتنەوەی حیزبە سیاسیەکان بپارێزین چونکە ئێستا بەڕێزی وایە ئێوێ من لە ئەنگری مەسەلەن ئەو بۆ چوونە بکەم کە گۆڕانەیەتی مەوەستم لێرە منی شەخسی نییە حیزبەکەمە ئەو ئەندام پەرلەمانانەیە بەڵام لە هەمان کاتە بەناوی گۆڕانەوە گەورەترین سوکایەتی بە حیزبی ئێمە و هەڵوێستی ئێمە و ئەندامانی ئێمە ئاکایە بە ناوی یەکێتیەوە یا بە ناوێر برایەکی ترەوە ئەمە بەڕاستی شتێکی ئەخلاقیەن غەڵەتە میلەتی ئێمە زیاتر دابەشەکە پرۆسی چاکسازی پەکەخاوە ئەوە مستەوایکی ئەخلاقی نزمە هەندێک کەس چونکە من هەستەکەم ناون یعنی کەسانێکن جەماوەرێکیان هەیە خەڵک شوێنیانەکەوێ ئەبێ ئاستی ئەخلاقیمان بپارێزین لەم جۆرە مەسلەیەکی تریشەیە کامە بۆ هەموو سیاسیەکانی کوردستانە بۆ هەموو ئەندام پەرلەمان و ڕۆشنبیرەکانیشە
ناکرێ من کە بۆچوونی سیاسیم لەگەڵ تۆ جیاواز بێ خێرا من تۆهمەتبارکەی بڵێ یا کڕاوە یا خۆی فرۆشتووە یا خیانەتەکە یا درۆزنەیە یا لەگەڵ دەنگدەرەکانی ڕازگۆنیە ئەمە لوغەیەکی زۆر نزمە و ئەمە پێچەوانەیە لەگەڵەوەی تۆ من قبول کردووە پێچەوانەیە لەگەڵەوەی تۆ باوەڕت بە فرەیی هەیە پێچەوانەیە لەوەی کە تۆ باوەڕت بەوە بێ من دیدێکی جیاوازم هەیە بەرژەوەندی کوردستان جۆرێکی تر ئەبینم غەیری ئەوەی تۆ حیزبەکە دەیبینن و ئەو مافێکی سیاسی و ئەخلاقی و نەتەوەیی خۆمە تۆ لێرا باوەڕت بە جیاوازیەکەی من نییە کاتێککە من ڕام پێچەوانەیە لەگەڵ تۆ لە هەندێک شتا خێرا تۆهمەتی درۆکردن و خۆفرۆشتن و ئەخلاق و ئەم شتانەی نەتەکایەوە ئەمە مانای وایە ئێمە هێشتانە لە دیموکراسی تێگەشتوین ناتوانین پەیڕەوی ئەخلاقیمان هەبێ وەکو پێویست و ناتوانین بە زمانێکی دیموکراسیانەی جوان لەگەڵ یەکتری گفتوگۆ بکەین کە ڕێز لە جیاوازیەکان بگرین و هەوڵ دەین بینای بکەین هەوڵ نەدەین بیر ڕوخێنین و هەموو حیزبێکە بێ بیری ئەوەی هەبێ ئەمڕۆ تۆ دژی منی سبەینێ پێویستت بە منە لەبەرەوە پێویستە لانی کەمی ئەخلاق و پەیوەندیەکان و ئەو مجاملاتە سیاسی کە پێویستە بیپارێزین و ڕێز لە بۆچوونەکانی یەکتری بگرین بڵێن ئەوە حیزبێکی سیاسی سربەخۆیە ئازادە ئەوە پەرلەمانتارێکە دەنگدەری خۆی هەیە جەماوەری خۆی هەیە شەقامی خۆی هەیە ئەگەر ناتەبا بوو لەگەڵ شەقامەکەی خۆی دڵنیا شەقامەکەی خۆی سزایەدەن و ئەگەر تەبا بوو لەگەڵ شەقامەکەی خۆیەوە ئەرکی ئەخلاقی و پەیمان و بەڵێنەکانی خۆی جێبەجێیەکە. بەڵێ بەشێک لەو ڕەخنانەی کە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان کراوە بە تایبەتی ڕەخنەکان لەسەر پەرلەمانتارەکانی دەڤەری بادینان ینی باز لەوە دەکاتن کە لەژێر لە ماوەی حکمی بارزانیدا چەند جارێک 2 بۆ 3 جار بارگاکانی یەکگرتووی ئیسلامی لە ناوچەی بادینان سووتێنران ینی باز لەوە دەکاتن کە سەرکردایەتی یەکگرتوو نەیتوانی بەو ئەندام پەرلەمانانەی خۆی لە بادینان بڵێت کە پێشتر لە بادینان هەمان ئەم حزبە حاڵی شوای بەسەرینەوەن ئێوە بۆچی نەتانتوانی ینی قەناعەت بەوانە بکەن ینی بە پەرلەمانتارەکانی خۆتان بکەن بڵێن یعنی هیچ نەبێ لەگەڵ پەیڕۆ و پرۆگرامی یەکگرتووی ئیسلامی دابن کە کار بۆ سیستەمی پەرلەمانی دەکات. هەموو ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستان پەیڕەون بەوەی کە ئەبێ سیستەمی حکومڕانی لە کوردستان پەرلەمانی بێ بە معنای کەلیمە نەک پەرلەمانی بێ بە تێبینی تایبەتی کەسانێکەوە و هەموو برایانی ئێمە لە بادینان و لە هەموو ناوچەکانی تر ملتەزمن بە بڕیاری سەرکردایەتی حیزب و ئێمە بڕیارێکی سەرکردایەتی حیزبمان نەبووە هەتا ئێستا کە برایانی نوێنەرانی ئێمە لە پەرلەمان لە منتقی بادینان بیشکێنن بەڵام دیدی جیاوازەیە لە ناو ئێمە نەوەیەک لە ئازادی دراوە بە ئەندامانی ئێمە لە کاتێکا کە تێبینیان جیاواز بوو بێ هەڵوێستێکی جیاوازیان هەبوو بێ لە ڕاستیا ئەوە ناتەبا نەبووە لەگەڵ بڕیاری سەرکردایەتی یەکگرتوو خاڵێکی تر ئەوەی کە ئێمەی سووتان لە بادینان ئەوە خۆی سووتان سومعی خۆی سووتان ئێمەی نەسووتان ئێمە بەردەوام لە بادینانە جار بەجار دەنگمان زیایی کردووە ئێستاش من بەو حیزبانەی تر ئەڵێم کە دوێنێ تەقاکەن لە بارگاکانی یەکگرتوو لە هەڵەبجەی شەهید ئەوە ئێمە ناسووتێنن خۆتانە سووتێنن چۆن ئێستا پارتی پێویستی بە ئێمەیە پێویستی بە دەنگەکانی ئێمە سبەینی ئێوەش بۆ هەڵوێستێکی تر پێویستان بە ئێمە بێ بە ئەوە نەفەسمان کورت نەبێ بەستەنها لوتی خۆمان ببینین با دوا ڕۆژ ببینین ئێمە بە هیچ شێوەیەک نە بە ترساندن و تۆقاندنی پارتی و سووتاندنی بارگاکانمان هەڵوێستمانە گۆڕین نە بە دەمچەورکردن و پارە و وەزارەت و مەنسەبیش بۆ هیچ حیزێکی سیاسی تر ڕێکەوتنەکەین ئەوە ئێستا من شەفاف لە بەرچاوی جەناب تێڵێم تەحەدای پارتیژەکەم ئێستا ئابڕووی ئێمە بەرن بڵێن فڵانە ڕێکەوتنی نهێنیان لەگەڵ ئێمە هەیە هەر حیزبەکانی تریش کە وا ئەزانن ئێمە لە سەنگەری ئەوانین بەڵام ئێمە تەنها لە سەنگەری نەتەوەی خۆمانین چی ڕێکەوتنێکمانەیە ئاشکرایکەن ئێمە هیچمان نییە تەنها ئەوەی مەبەستمانە بەرژەوەندی ئەم نەتەوەی پارێزراو بێ پرۆسەی سیاسی بە عەقڵێکی لیبراڵانە بەرینە پێشەوە نەک بە عەقڵێکی ڕادیکاڵانە بە عەقڵێکەوە ئەمە پێویستی بە زەمانی خۆیەتی پێویستی بە هەنگاوی خۆیەتی بە عەقڵی ڕادیکاڵیانە دەرەنجام تۆ ئەوە ڕایکێشیە بچڕێ کە بچڕا کێ زەرەرەکە ئەم شەقامی کوردستانی و ئەزمونونەکەی ئێمە و ئەوەی کە چاومان بڕیوەتە دەوڵەتێک ئەوە زەرەرەکە ئێمە نە بە ترساندنی کەس و نە بە دەمچەورکردنی کەس نەخۆ فرۆشین نەخۆ ئەفرۆشین نە دەنگەکانیشمان خیانەت لێەکەین بەڵام ئێمە باوەڕێکی دیاری کراومان هەیە بەرژەوەندیە وڵاتە بە جۆرێکی ترە بینین لە شەڕی ناوخۆش کاتی خۆی پیانەوتینیان و ئێوە یا ئەبێ لەگەڵ ئێمە بنیا لەگەڵ ئەم لابن پێمان بڵێن کێ خاینە کێ تاوانبارەکی ئێمەمان وەردووکتان تاوانبارن مەسەلەکە مەسەلەی خیانەت نییە ئێوە نازان بە یەکەوە بژین ئێوە نازان مەسلحەتی وڵاتە تەقدیرکەن ئێوە تاوان ئەنجامەدەن کە براکانی خۆتان ئەکوژن دوای هاتن هەموو تەوبەیان کرد لەو براکوژەی کە کردیان بە هەموو هێزە سیاسیەکانەوە ئێستا ڕۆژی ئەوە هاتوو ئێمە جارێکی تر ئەم زمانە بە لەگەڵ یەکتری بەکارنێن کاتی خۆش بە ئێمەیانەوت نا ئێوە خۆتان فرۆشتۆ بە پارتی بۆیە لەگەڵ ئێمەنین ئەمانی ژیانوت خۆتان فرۆشتۆ بە یەکێتی بۆیە لەگەڵ ئێمە نابن بەڵێ مسەنا ئەمین ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامیە کوردستانê لە ستودیۆ مەلباژوور